بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە هەڵقەی چینەی بەرنامەکەتان بەیەوەی بەڕێز و خۆشەویست لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەگەینەوە مێدەکەین کە هەموو ڕۆژێکتان لە خۆشی و شادیا بێ. ئازیزان لە هەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان زۆر بە پێویستمان زانی کە باس لە بابەتی فتوادان بکەین. فتوادان ئەم چەمکە لە چیەوە هاتووە و لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کێ معنیە بەوەی کە فتوا بدە لە دوای وەفاتی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم ئەم ئەرکە بۆ کێ بەجێ هێڵراوە یان بەکێس پێدراوە لە سەردەمی خەلیفەکاندا و تا دوایین خەلافەتی عوسمانیەکان ئەم ڕۆڵە چۆن لاوی لێهێنراوە و لەکەیەوە موفتی و شەیخ الئیسلام لە سەردەمی خلافەتەکاندا دیاری کراوە و ناوی هێنراوە بە پێچەوانەوە گەرەم ناوە نەبێت یان ئەم جۆرە کەسایەتیانە نەبن لە کۆمەڵگە ئیسلامیەکاندا لە خەڵکانی موسڵمان وەکو مەرجع بۆ دەستخستنی وەڵامی پرسیارە تازەکان بۆ کێ بگەڕێنەوە چەند زیانەکەی نەگەر ئەم جۆرە ناسنا و کەسایەتیانە نەبن. ئێمە بۆ ئەم مەبەستە لەگەڵ بەڕێز و خۆشەویست مامۆستا تاها زەڵمی پێشنوێژ و تارخوێن گفتوگۆەکەین لە بەرنامەکەمان. بەخێر بێن مامۆستای خۆشەویست. خێر بێن. من لەوێوە دەست پێکەم کە خی گەورە فەرمێ بسم الله الرحمن الرحیم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله ورسوله. ئێستا ناتوانین کە ڕاستەوخۆ ئەمە بکەین گەڕینەوە بۆ لای خوا و بۆ لای پێغەمبەری خوا. ئەوە پێغەمبەری خوایەک عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ کۆچی دوایی ئەکا ئیتر ئەو نێوەندە پچڕێ و گەڕانەوە بۆ لای وەحی پەروەردگار لە مرۆڤەکان بە جۆرێک لە جۆرەکان کۆتایی دێ. مامۆستای بەڕێز و خۆشەویست من ئەپرسم ئەگەر لە سەردەمانێکی ئاوەهایە یا لە دوای وەفاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چۆن کێشەکان یەکلایی دەکرانەوە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ بەڕێستان بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سڵاو و ڕێز و خۆشەویستی مۆستەجەم بیسەران و بینەرانی ئەم کەناڵە ڕەنگین و ئەم بەرنامەیە. ئومێد دەکەم ئەم ساتە وەختەکە لە خزمەتی بینەرانی بەڕێزان بتوانین مەڵۆیەک لە معریفە ئیزافە بکەین بۆ سەر خەرمانی بیر و تێگەشتنی جوانەکانی ئەو بەڕێزانی کە بایەخ بەم جۆرە بەرنامانە ئەدەن و بە دیارمانەوە دانیشن. ئینشاءالله. بابەتی فتوا، بابەتی یەکلاییکردنەوەی کێشەکان، ئەو بابەتی کە کۆنە نوێیە، ئەو بابەتی کە هەردەم ئاڵۆزە و هەردەم شتی تازە هەڵئەگرێ قسەی لەسەر بکرێت. شتێک کە نەگەشتنێتە قسەی کۆتایی تایە و نایشگەین. بەردەوام ئەبێ ئێمە ئەمە تەوەری گفتوگۆمان بێ، ئەبێ مەجای مشتومڕ و نیقاش و بە بەڵگە سەلماندنی بۆ چوون و ڕەتکردنەوەی بەرامبەر و دیسان ئەویش هێنانەوەی بەڵگە لەسەر بەرڕێی خۆی و هەتا ئەمە شتێکە بەپی بەردەوامی ژیان بەردەوام بوو، سراع بەردەوام بە سراع بەردەوام بوو، گرفت هەیە، گرفت هەبوو ئەبێ فتوا هەبێ، ئەبێ چارەسەر هەبێ. ئالێرەوە لە سەردەمی پێغەمبەری ئەم بابەتە هەر تەڕح کراوە و هەم یعنی هەبووە ئەوە نییە بڵێ بە حکمەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حیاتایە یتر فتوا نییە. خوا خۆی موفتیە، قل الله يفتيكم، خوا خۆی فتواتان بۆدا. قورئان فتوای خوا بوو لە چەند بوارێکی جیاجیا لە کایە جیاجەکانی ژیانە ڕێنمایی بەرچاوڕوونی ڕاستکردنەوە یا چەسپاندن و داهێنانی شتێک کە مرۆڤایەتی و هیدایەتی بە شەریعەت پێویستی پێوێتی وە نیشە خوای گەورە ئەینێرێ. ینی کاتێکی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام کە نیگای بۆ دێ هەمیشە چاوەڕێ بۆ یەکلاییکردنەوەی کێشەکان چاوەڕێی وەحی کردەوە. زۆر جار کێشەکان جۆراوجۆرن وەک یەک نین. ئەوانیان کە پەیوەستن بە عالەمی غەیبەوە، ئەوانەیە کە پەیوەستن بە حکمێکی تەشریعیەوە کە ئەبێ دابەزێ. پێغەمبەری خوا پرسیاری لێەکەن ئەوەستەیە یەسئەلونەکە عەنی الڕوح. ئەم پرسیار لە پێغەمبەر کرا ڕوح چییە؟ فەرمووی سەبرم لێ بکەن تا وەڵامێکتان بمەوە. وەکو لە ڕیوایەتە هاتووە دوای 15 ڕۆژ وەڵام هات. خوا فەرمووی یەسئەلونەکە عەنی الڕوح قل الروح من ئەمر ڕەبی. ڕوح لە شتە نهێنیەکان بوو، پێغەمبەری خوا با پێغەمبەریش بێ وەڵامی ئەو پرسیاری پێ نەبوو. بۆیە چاوەڕێ کرد خوا ئەم وەڵامی گەیاند. بۆیە ئەو سەردەما پێغەمبەر خۆیشی کە ڕوبەڕووی کۆمەڵی پرسیار بووەتەوە، حتا لە حەدیثە هاتووە کە فەرمێ ئەبێ منیش بپرسم.
حتى كتابه عليه الصحابة يسألون والرسول يجيب ئەسئلەی سەحابە کۆ کراوەتەوە ئەسحاب وا بارهێن رابوون وا گۆش کرابوون وا پەروەردە کرابوون کە هیچ لە دڵیانە نەهێڵنەوە هەمیشە طالبی علم بن پرسیار بکەن بەڵام پرسیاری جەوهەری پرسیاری گرنگ و بایەخدار شتێک کە پرسیار هەڵگرێ پرسیاری تافی ولاوەتی نا چونکە بە پرسیار هەڵسەنگاندن بۆ ئینسانەکانەکرێ ئەگەر بتەوێت کەسێک بناسی ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتن و معریفە و شارەزاییەکەی هەڵسەنگێنی و بیناسی و بیزانی گوێ لێ بگرە با قسە بکە لێ گەڕێ بابە پرسێ بزان لە دوو چی وێڵە بزان لە چی ئەپرسێ بزانە چه خێمێکی هەڵگرتووە ئەوە پێناسەتی ئەوە شناسی ئەوە کەسایەتی ئەوە لەبەرەوە کە ئەمانەوێ هەڵسەنگاندنێ بۆ کەسایەتی ئەسحابی پێغەمبەرکەین لە پرسیارەکانیانەوە چنە ئەو دنیاە ئەبین ئەوان پرسیار لە شتی گەورە و جەوهەریەکەن هەرچی شتێک پێوەستە بێ بە ئاخرەتیانەوە بە ڕووسوری و سەربەرزی قیامەتیانەوە بە ژیانێکی شەرەفمەندانەی دنیا بەوەی کە تەسلیم بە زوڵم مستەم نەبی بەوەی کە بتوانین لەسەر پێی خۆ بوەستی بەوەی کە بتوانانی خاوەنی ڕیسالەیەک بی نەبیتە بار بەسەر ژیانەوە ئیزافەیەک هەبێ بۆ ژیان لەباتەوەی ژیان ناشرینکەی تۆ ژیان جوانکەی گەورەی بە ژیان ببەخشی ئەسحاب لەم جۆرە پرسیاریان کردووە بۆیە لەکوێ ژیان هەبوو لەوێ گرفت هەیە لە هەر کوێ گرفت هەبوو سەرەتا بیرۆکەی چارەسەر سەرهەڵەدا ئەبێ ئێمە چارەسەریشمان پێبێ هەرچەند قسەکانیشدا بڕم ببوورە ینی لەو سەردەمانەیە کە سەحاب خۆیان لێ ڕازی بێ ڕاستەخۆ پەیوەندیان بە پێغەمبەرەوە هەبووە پێغەمبەر لە ناویان نبووە ڕێگەیان بە خۆیان داوە قسە لەسەر شتەکان بکەن لە دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەشێک لە وحی پێداون بەشێک لە نیگای ئەویش دیسان وەکو بڵێ تەفسیلێکی تایە ڕەهایی نییە لەو شتێک کە مەجالی عەقڵی بەشەرە کە ئەکرێ ئینسان ڕەئی خۆی دەرببڕێ بەڵێ ئازادانە بۆ چوونی خۆیان دەربڕیوە لەو شتێک کە مەجای نییە کۆنکرێتیە و ئیلا ئەبێ وەحی تەدەخولکە ئەوان وەقفیان کردووە نمونەشمان زۆرە لە غەزای بەدرا پێغەمبەری خوا شوێنێک اختیارەکە ئێرە بۆ شوێنی ماوا و سەنگەرگرتنمانە بێ بەرامبەر بە دوشمن یەکێک لە ئەسحابەڵی پێغەمبەری خوا ئەمە وەحیە بۆ هاتووە ئیلا ئەبێ لێرە بین یا ئەمە تەکتیکە و ڕەئیە و لێکدانەوەیە فەرمینە وەڵا ئەمە تەکتیک و ڕەئیە فەرمودی ئەمە پێمان باشە ئێرە نەبێ ئەوێ بێ بەگوێکردن خوا ئەمر بە پێغەمبەرەکە وەشاویرهم فی الئەمر ڕاوێژ بە هاوڵانت بکە کەواتە دوو شت لە یەکجاکەینەوە ئەوەی ڕەهەندی ئاخرەتی و ئەحکامی و غەیبیاتی هەیە ئەوە تەنیا خوا و وەحیە سەرچاوەکەی ئەمما ئەوەی کە ڕەهەندی عالەمی شەهادەیە و بینینە و بیستنە و دنیا بینیە و ئەزمونکردنی ژیانە ئەمەیان ئینسان خاوەنی ڕەئیە ئەسحابیش هەیان چه حکمتێکی تایە کە سەحاب لەوتاری با بڵێن حەجی ماڵاوایە پێغەمبەر صلی الله علیه و سلم لێیانە پرسیا ئەیو یەومین هذا ئەیو شەهرین هذا مەسەلەن ئەوان هەڵوێستاکەن وەڵام نادەنەوە ئەمە چیمان پێڵێ ئەوە ڕاستی بابەتێکی زۆر قوڵە یعنی ئەبینی ئەو ڕۆژە طبعا ئەومان لەبیر نەچێ ئاینی بەردی ئیسلام لە زەمانێکە هاتووە سیاقێکی مێژوویی ژیانی مرۆڤەکانیش پێوەستە بەو زەمانەوە کە قورئانی تیادا بەسیوە یعنی ناکرێت دابڕکرێت لە ڕابردوو خەڵکی ئەژین ژیان ئەزمون ئەکەن لە ئەزمونکردنی ژیانە دوو جۆر ممارەسە هەیە ممارەسەی ڕاست هەیە ممارەسەی هەڵەشەیە بە حکم بەشەری بوون هەمومان ئاوین هەر ئێستش لە ژیانە ئێمە ئەکرێ ڕاست بین ئەکرێ هەڵەش بین چونکە مرۆڤین قابلی هەردووکیانن لەوەی کە مرۆڤەکان ژیان ئەکەن ئەزمون ئەکەن ڕاست بن دین پەسەندیەکە ئەوان پێش هاتنی ئیسلام ئەشوری حەرەمیان هەبوو ئەشوری حروم ئەو مانگانی کە یاساغ بوو خوێن ڕشتن تایە ئیسلامات ئەمەی چەسپاند ئیسلام هات ئیزافەی بۆ کرد ئەوان چەند مایەکیان دانابوو ئێمە لە هەموو ڕۆژەکانی ساڵا ئیسلام ڕشتنی خوێنی حرام کرد بەڵام بە تەقدیرکردن لە بۆچوونی ئەوان اینجا بیری خستنەوە ئێوە زانەمە چ ڕۆژەکە دوو ڕەهەندی گەورەی تایە بۆ ئێوە یەک ڕەهەندە مێژوویەکە کە باو باپیرانی ئێوە ڕێزیان لەم ڕۆژە گرتووە دوو ڕەهەندە ئاینی ئاسمانیەکە کە خوای گەورە ئیقراری ئەو ڕێزەی کردووە کەواتە ئێوە لەبەردەم بەرپرسیارەتێکی گەورەیان وەک بڵێ ئەگەر منیش نەمێنم ئێوە لەسەر ئەم ڕێکەوتنە ئەخلاقیە مەزمونیە چی بن بەردەوام بن ڕۆژێکە کە بێ ئێوە دەستان پێوەی بێ مادام بەڵێنتان داوە لەو ڕۆژە خوێن نەڕێژن ئەم بەڵێنە بەنە سەر هەتایە ئەمانە ڕۆژی خوێن ڕشتنین ڕۆژەکە مانگەکە شوێنەکە ئەمانە شتانێکن وەکو بڵێ وابەستەکردنی ئینسانە بە هەندێک پەیمانی ئەخلاقیەوە کە ئینسانیەت ئەیخوازێ
ئەوە پێمانەڵێ کە مەرج نییە هەموو شتێک لە چوارچەوەی نووسین و پرۆتۆکۆلیا بێ. پێغەمبەری خوا پێمانە فەرمی المؤمنون عند شروطهم کە من وتم دێم بۆ لای تۆ بەڵێنم پێداوی بانیشم نووسی بێ پابەندم بە بەڵێنەکەمەوە کە تۆ وتت ئەوە ئەەکەم بانیشت نووسی بێ با ڕێکەوتنی شایەت لە بینمانە نەبێ ئیمانداری تۆ پابەند دەکا بە جێبەجێکردن و وەفاداربوون بۆ ئەو بەڵێنێک کە داوتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم وفات فەرمێ و ئومەتەکەی بەجێ هێڵێ بەڵام پێشەوە لە وحیەوە پێمانەگەیەنێ کە اليوم أكملت لكم دینەکم ئەوە پەیامەکەم بە تەواوی پێگەیاندم. ئایا هیچ پرسیارێک ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە مسلمانان کێشەیەکیان لەسەری هەبێ و هیچ پێویستیمان بە مەرجعێکی دیکە ئەبێ بێژگە لە با بڵێن پێغەمبەری خوا؟ بەڵێ ئەمە دووشتی جیاواز بوون. پرسیار ئەمێنێتەوە بەڵێ هەتا ئەو ڕۆژی ژیان هەبێ پرسیار هەیە لەگەڵ هەڵهاتنی هەر ڕۆژێکی نوێیە هەندێک پرسیاری نوێ لە دایکە بن پرسیار ئەمێنێ بەس ئایا پێویستە مەرجعی تر هەیە نە. من پێم وایە گە بە ڕاست و ڕوون قسەی خۆم بکەم ئەبێ سەرچاوە گەورەکەی مسلمانان بەس قورئان بێ. ئەی حەدیث و سیرە و سونەی پێغەمبەر بە هەموو بەشەکانیەوە ئەی کتێب و توراسی ئیسلامی فقه و تەفسیر شەرحی فەرموودەکان تاریخی مسلمانان ناڵم تاریخی ئیسلام بەڵام تاریخی مسلمانان من پێم وایە ئیسلام تاریخی نییە مسلمان تاریخی هەیە لەبەرەوە مسلمان ژیاون ئەزمموی ژیانیان کردووە ڕاستیان هەیە و چەوتیان هەیە و ئەوە ژیانە و قال الله وقال الرسول دين وإسلام لبروا قرآن سرچاوي أولا يكم سرچاوية مرجع مسلمانانا سنة بهم بشكانية بقولية وكفرمودكانيتي بكردارية وكسيرتيتي بإقرارية أو آقاي لبو خلق كردويتي وبسندي كردوا ولا قل رافيه مو فرمودكان لغا كتابة كان تفسير كرافن بو القرآن لغا كتابة كان فقه كاستماط أحكام فقه للقرآن وفرمودكان هموي أبنى الشرح أبنى برشاوروني أبنى الرافو اللي يقدانه بو أو سرشاوية كمك قرآن سرشاوية يكا تێگەیشتنەکە هەزار سەرچاوەکە کە بریتێ لە قورئان ئەوەی کە پێویست بێ بۆ هیدایەتی ئینسان لە قورئان هەیە. هەدەف لە خەڵقی ئینسان لەسەر زەویە چییە؟ بریتێ لە ئەداکردنی ئەرکی عەبدایەتی بە هەردوو ڕەهەندی پەیوەستبوون بەخوا پەیوەستبوون بە ژیان پەیوەستبوون بەخوا بریتێ لە ئەو عقیدە و عیبادەتی کە لە بینی ئێمە خوای هەیە پەیوەستبوون بە ژیان بریتێ لە تەطبیقکردنی ئەوە لە واقعی ڕۆژانەی ژیانمانە بە ئاوەدانکردنەوەی سەرسەوی. خوا ئێمەی تەکلیف کردووە کە بە ئاوەدانکردنەوەی سەرزەوی ئەرکی عەبدایەتیمان بەجێبهێنین. کەواتە ئەم ئەرکی عەبدایەتیە چی پێویستە لە قورئانە هەیە؟ شتێک ئەگونجێ لە قورئان هەبێ تەفسیلەکەی لای ئێمە نەبێ پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر بێ ئەوە پێغەمبەرمان لەبەردەسایە صلی الله عليه وسلم واعلموا أن فيكم رسول الله خۆشی نەماوە خۆ سونەت و سیرەتەکەی ماوە ئەکرێ ئەوانە ببنە قەرین ببێتە دەلیل ببنە بەڵگەیەکی جوان بەدەست ئێمەوە بۆ گەیشتن بەچی گەیشتن بە مانای دروست لە ئەوەی کە لە قورئانە هاتووە. يعني السنة بيغمبر بهم بشكانيهم لقل أقوال علماء لقل تفسير فقه يعني متدري كباشن بوشون خدمة القرآن كسر شاوى جورك القرآن هل خوي أتوانهم مشارسة كشكان من بكا بويا فردوه إلى الله والرسول يعني شيء بقرنوا بالقرآن وبويك بيغمبر شون جيان كالقرآن بون مناية القرآن فرمي يقيموا الصلاة نيش بكا أجتني أم آية ورقين كقرآن فرمي نيش بكن أقيموا الصلاة رجع اختلاف مع نبي للسنوي إقامة صلاة شيء أجرنا بزمان عربي صلاة يعني دروس كدني بيونديك لبين خوت وخوايا بمعنى دعاءات ودعاء صلاة ذكر تسبيحات صلاة أي أم كيفيتي نيش بكن الله أكبر دس بكاو بالسلام كوتاي بيبي لزمان عربي الصلاة أو أجيني نعم كواتم من شين بيبي سبوتي جيش لا أقيموا الصلاة القرآن پیغمبرم پێویستە صلی الله عليه وسلم ئەو بەکردەوە ئەقیم الصلاتی لە حیاتی خۆیان تەطبیق کرد. ئەی من چۆن دڵنیابم کە ئەمە قسەی پێغەمبەرە یا ئەمە فعلی پێغەمبەرە کە ئەمە تەفسیری ئەوە بۆ ئاەتی یەقیم الصلاة بە تەواتوری عەمەلی یعنی چی؟ یعنی جەمعێکی زۆر بەکردە بەچاو لە کردەوەی پێغەمبەریان بینیوە کە ئاوا تەطبیقی ئاەتی یەقیم الصلاتی کردووە
ئێتە گومانی هەڵناگرێ چەندە دڵنیام لەوەی کە ئەقیم الصەلاتە ئاەتی قورئانە ئەوەندە دڵنیام لەوەی کە نوێژکردنی ئێستا ئەیکەم تەفسیری پێغەمبەرە بۆ ئەقیم الصەلاتە کە ئاەتی قورئانە. زۆر باشە مامۆستای بەڕێز لەو مێژوەی موسڵمانانە کە جەنابەت بە مێژووی موسڵمانانی ناوەهێنی لەو کاتەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەفاتە فەرمێ و سەردەمی خەلافەتی ڕاشیدین دەست پێکا لە ئەبوبەکرەوە هەتا ئێستا کە زۆرترین خلافمان هەیە لە نێو ئوممەی ئیسلامیە بۆچی دروسە بێ ئەم خلافانە لە کاتێکە قورئانمان هەیە کە جەنابەت فەرمووی و دوای ئەوەش مەسەلەن بۆ تەوزیح و تەفسیری قورئان فەرموودە و سیرەی پێغەمبەر و سەحابەمان هەیە عەلەیهی سەڵات وەسەلام ئەم ناکۆچیانە بۆ دروسە بن. خۆی ئەگەر ورد قسە لەسەر ئەم بابەتە بکەین قورئان کە پەیامی هیدایەتە ئەبێ بۆ هەموو سەردەمێکیش بێ لە جیاوازیەکانی قورئان لەگەڵ کتێبە ئاسمانیەکانی تر و لە جیاوازیەکانی پێغەمبەری ئێمە لەگەڵ پێغەمبەرانی تر سەلامی خوا لەسەر هەموویان بێ ئەوەیە کە ئەوان پێغەمبەرانی پێشوو بۆ قەومێکی دیاریکراو بۆ سەردەمێکی دیاریکراو بۆ ژینگەیەکی دیاریکراو هاتوون بەڵام ئەم قورئانە و ئەم محەممەدی ڕەسوول الله صلی الله علیه وسلم لە خصوصیاتیان ئەوەیە بۆ قەومێک نین بۆ هەموو مرۆڤایەتین بۆ سەردەمێک نین بۆ هەموو کاتەکانن بۆ شوێنێک نین بۆ هەموو جێ و شوێن و ژینگەکانن ئالێرەوە ئەم قورئانە مادام سنوورەکانی زەمان و مەکانی بڕی هەڵگری کۆمەڵێ تایبەتمەندیە کە بتوانێ لە هەر سەردەمێکە تەرحەوی هەبێ بەدیلی پێبێ حەل و چارەسەری پێبێ وەڵامی پێبێ بۆ ئەوەی کە ئینسان تەرحیەکە ئەوەی کە ئینسان ئەبێتە ئشکال بۆی پرسیاری بۆ دروستەکە لەبەرەوە اختلاف بۆچی دروسە بێ چونکە تێگەیشتنەکان جیاوازن قورئان پێغەمبەری خوا وەفاتی کرد و تەفسیرێکی بە ناوی تەفسیری خۆیەوە بەجێنێشت ڕاست ئێمە تەفسیرێکمان نێ بە ناوی تەفسیری ڕەسوول الله تەفسیرێکمان نێ بە ناوی تەفسیری ئەصحابی پێغەمبەر متفق بن لەسەری حتى أصحاب اختلافيان أبو لا تيجيشتنيان بو آية القرآن جاء أجر أوان اختلافيان بيه بلغيه لستروي كجائزة مش اختلاف ما نبين تا علمي سردم بيمان الله چند رخصارو دمو چاوي جاجا هبن أو عند بيرو بوچوني جاجاشن دين داوای یەخستنی بۆچوونەکانی نەکردووە داوای یەخستنی دڵەکانی کردووە دڵ شوێنی مەیل و محەبەتە مێشقیش جێگای ئەفکارە تەوحیدی ئەفکار مستەحیلە بەڵام تەوحیدی مەیل و محەبەت و قلوب ئەوە مەطلوبە داوا کراوە. زۆر باشە مامۆستای بەڕێز با بچینە سەر لایەنە عەمەلیەکەی با بڵێین لەو کاتەی کە کێشە دروسە بێ لە سەردەمی من ویستمە جوملەی ئەمە تەواو بکەم کە پێغەمبەری خوا تەفسیرێکی بۆ ئێمە بەجێ نەهێشت بێ قورئانیش لە بەردەممانایی خوێنینەوە ئەصحابی پێغەمبەر جیاوازی بیر و بۆچوونیان هەبێت لە تێگەیشتنیان بۆ ئایەتێک چونکە ئەوەتە هەر ئەوە بەڵگەیە کە جیاواز بوون تەفسیری ابن عەباس و تەفسیری ابن مەسعود جیاوازن ونیا ڕەئی عایشە و ڕەئی حەفسە جیاواز بوو ڕەئی عومەری کوڕی خەتاب و ئەبوبەکر سیدیق جیاواز بوو قسەیان هەبوو ئەگەر قەرار بێ ئەبێ یەک ڕەئمان هەبێ ئەبوایە ئەوانە مختلف نەبوونایە بوونی اختلاف نیشانەی ضعیفی نییە ئەمە کێشە دروست ناکە کاتێک ابن مەسعود و ابن عەباس جیاوازن ئەبوبەکر و عومەر جیاوازە من ڕەئی فڵان و فیسار جیاواز خۆی قسەیەکەی ئەڵێ کەلامی عەرەبی حەمالەة الأوجه نەص و دەقی عەرەبی فرە وەجهە فرە ڕووە مانای زۆر هەڵەکرێ لەبەر ئەوە ئەکرێت تۆ دیوێکی ببینی من دیوەکی تری ببینم لێرە چی تەحەکومەکە لە بینی من و تۆیا بۆ یەکلایەکردنەوەی مانای دروست ضابط قەواعیدمان هەیە کەلیمەیەکمان هەیە سێ مانە ئەیا بەدەستەوە بەڵام تۆ یەکێ لە سیانەکە هەڵەبژێری من پێت دەڵێم بە چ بەڵگەیەک فەزلی ئەم معنایەتدا بەسەر ئەو دوانەکەی ترا ئەبێ بە بەڵگەیە بۆم بسەلمێنی ئەو پێوتر قەواعیدی تەرجیح قاعدة ترجيح يعني شيء أو يا سايك فضل إما دا بس لو دوانا كتيرا بتشي قشتة وقناعته بدليل كتير بقرينيك بأماجيك كورقت ولا شوية كتير أم يعني فضل يا بس الإبي تريانا لبدو أساني لخوته وبلاي من أم تفسير يا أوا حتى إسرجنات بين بلن تفسيرك يبو القرآن يتلبسه حركة تفسير لبيغمبر ودستي بيقول صلى الله عليه وسلم خوي مفسرية كم بو لأن بسوا أو كلمة يعني شيء وتتعلم بس نية بەڵام سەدانەش زۆر نییە کێشە دروست ناکە چۆن کێشە دروست ناکە بەعکسەوە ئاسۆکانی چارەسەر فراوانەکە هەتا تەفسیرەکان زۆرتر بن تەوزیفکردنی عەقڵی ئینسان زیاتر بێ معریفە و علمی ئینسان زۆرتر تەوزیف بکرێت لە تێگەیشتنی دەقا ڕێکەوتن لە چارەسەر ئاسانترە چونکە تۆ ئەگەر بتەوێ بگەیتە مانایەکی مەبەست لە ئاەتێکە 20 تەفسیر بخوێنیتەوە باشتر تا 4 تەفسیر بخوێنیتەوە
بۆ چونکە هەرێکی لەلایەکەوە تەفسیری وامان هەیە نەحویە، هیوامان هەیە لوغەویە، هیوامان هەیە تەحلیلیە، هیوامان هەیە مەوزوعیە، هیوامان هەیە بەیانیە، هیوامان هەیە مەقاسیدیە. ئێخۆ ئەمە هەرێکێکیان گۆشەنیگایەکی ئەم دەقەی گرتووە بە هەموویانەوە وێنەکە کاملە بێ. زۆر باش. من ویستم پرسیار لەسەرەوە بکەم لە سەردەمی خولەفای ڕاشدین ئەگەر کێشەیەک هەبوو بێت چۆن چارەسەر کراوە؟ مەسەلەن ئەگەر نمونەت لابێ. کێشە طبعاً لە سەردەمی بڵێن حەزەتی عومەرە کە پێغەمبەری خوا وەفاتی کردووە، دز ئەگرن ئەیهێن بۆ لای حەزەتی عومەر، ئەویش بڕێک پرسیاری لێ ئەکا و ئازادی ئەکا. لێ ئەپرسن باشە تۆ دڵنیا نەبووی لەوەی کە دزی کردووە؟ بەڵێ دڵنیا بووم کە دزی کردووە. ئەی نەتزانی بەو ئەندازەی کە فقی ئیسلامی دایناوە ئەگەر ڕۆبع دینارێکی ئاڵتون دزی کرد بێ وەزانی بێتی دزی حرامە ئەبێ دەستی بڕێن و حکمی شەرعی لەسەر جێبەجێکردن وتی باوەشم زانیوە. ئێوتی چۆن شتێ پێغەمبەر کردی بێتی و ئەبوو بەکر کردی بێتی تۆ نایکەی ئەو حکمەوە جێبەجێ ناکەی. باشە حەزەتی عومەر فەرمووی ئەصحابی کیباری عولەمای سەردەمی خۆی کۆ کردەوە، وتی من نەمتوانیوە نان بۆ خەڵکی دابین کەم، هەلی ژیانیان بۆ فراهەم بێنم، لەبەر ئەوە خەڵک لە سەردەمی ئێمەیە لە برسێتی و نەبوونیایە. ئەو کەسە کە دزی کردووە لە ناچاری و نەبوونیە پەنای بۆ دزی کردووە. ئەم واقعە تازەیەک بەسەر حکمەکە عینە، حکمەکە ئەگۆڕێ. ئەمە چۆن بوو ڕێی لەم بۆ چوونەکەوت لە صحی لە ئاەتی قورئان لا یا والسارق والسارقة فاقطعوا أيديهما، لە سنەت و عەمەلی پێغەمبەر لا یا کە بە عەمەلی لە حیاتی خۆیان ئەنجامی دابوو، لە پێش خۆی ئەبوو بەکریش لا یا هات ئەمەی هێنا مەقاسیدیانە سەیری ئەم دەقەی قورئانی کرد. خوا نایەوێ عەزابی ئینسانەکان بە. ئەسڵەن لە سوورەتی قوڕەیشا فەرمێکی فەلیەعبودوا رەب هذا البەیت، با خەڵکی بێن خۆی ئەم بەیتە ئەم کەعبەیە بپەرستن. کام خوا؟ الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. ئەو خوای کە دووشتی بۆ خەڵکی کردووە نان و ئازادی پێیاوە. هەتا وەکو خەڵکی لە تەواوی نان و ئازادیانە بێ ناتوانێت بە تەواوی ئەرکی عەبدایەتی جێبەجێکە. گرنگە حەزەتی عومەر ئەم تێگەشتنە جوانەی هێنا مادام نانی تەواوی نییە کەواتە مکەلەفیش نییە، ئێمەش ناتوانین دەستی ببڕین. ئاەتێک ئەوەستەیە لەبەر واقعەتی تازە. شتێکی ترێ ئوسولیەکان باسیەکەن بۆ چارەسەری گرفتەکان باشە، بۆ چۆنیەتی هێنانەوەی ئاەتی قورئان بۆ ئەرزی واقع. طبعا ئەم قورئان دابەزیوە، ئەبێ جارێتە دایبەزێنینەوە بۆ ئەرزی واقع. سەلای ئێمەیە لە تاقەکان هەیە، ئەبێ دایبەزێنینەوە بۆ ناو ژیان. چی پێویستە بۆ دووبارە نازڵکردنەوەی ئاەتی قورئان بۆ ئەرزی واقع؟ دوو شت پێویستە. یەک پێویستی خەڵک بەو ئاەتە. ئێستا من و تۆ لەم بەرنامەیەمانە باسی ڕۆژوی ڕەمەزانکەین معقولە؟ نا، خۆ ئاەتی قورئانی لەسەرە، خۆ حەدیسی بوخاری مسلمی لەسەرە، خۆ ئیتیفاقی عولەمای ئومە ئیسلامی لەسەرە. بۆ معقول نییە چونکە تەوقیتەکە مناسب نییە. خەڵک ئێستا پێویستی بەم بەحسی ئێمە نابێ ئەو کاتە. خەڵک پێویستی بە باسی ڕۆژوو نییە. کەواتە مەرجی یەکەمی دابەزاندنەوەی جارێکی تری ئاەت بۆ ئەرزی واقع بێتە لە حاجەی خەڵکی. چەند پێویستی بۆ دەقەیە. وەکو چۆن تەشبیه نەبێ دکتۆرێک دەستەوات دەرمانێک دەرهێنێ لە نێو ڕەفەکەیە کە نەخۆشێک پێویستی پێ بێ. خۆ دەرمانی تری باشتر و چاکتر و جوانتری لایە، بەڵام مناسب نیە لەگەڵ حاڵی نەخۆشەکەیە. مەرجی یەکەم بریتی بوو لە چی؟ پێویستی خەڵکی. مەرجی دوم چییە؟ توانای خەڵکی بۆ جێبەجێکردن. خوا تەکلیفە ناکە لە مەقدور و توانای ئینسانانە بێ. لا يكلف الله نفسا إلا وسعها، لا تكليف إلا بمقدور، مقاعدة أصولية. كواتا بۆ ئەوەی حەلی مەشاکل کە ئەوان چۆن کردیان. حەزرەتی عومەر ئاوا کردی. ئەبوو بەکر ئوسلیبەکی تری هەبوو، عوسمان شێوازێکی تری هەبوو، سەردەمی عەلی سەردەمی فیتنە و مەشاکل بوو، دنیا زۆرتر ئاڵۆز بوو، بەڵام هەر قورئانیان لەبەردەسا بوو، حەدیثیان لەبەردەسا بوو. پێغەمبەر خۆی فەرمووی بە تەواو بکەم بۆ ئوسڵەیە جوانتر بێت. کاتێک کە معازی نارد بۆ یەمەن فەرمووی تۆ ئەچی بۆ ئەوێ خەڵک پرسیاری لێکا بە چی وەڵامیان دەیتەوە؟ فەرمووی بە قورئان. فەرمووی ئەگەر پرسیاران لەبارەی شتێکەوە لە قورئان ئاەتێکی دەست نەکەوت وەڵامی ئەو پرسیارە بێت، فەرمووی بە سونەت. فەرمووی ئەگەر لە حەدیثی منیش شتێکی دەست نەکەوت، فەرمووی ئەجتەهیدوا بەڕێی خۆم بە بەرچاوڕوونی لە کتاب و سنە عەقڵ مەخەمە کار، ئیجتیهاد دەکەم، شتێک ئەڵێم کە وەڵامی پرسیارەکانی ئەوان بێ. ئەمڕۆ دەرگای ئیجتیهاد دانەخراوە. ئەبێ عولەمای ئومەی ئیسلامی بێنە سەرخەت، کۆمەڵە تەپوتۆ لەسەر ئەم توراسی ئێمە هەیە بیتەکێنن.
زۆر باشە پرسیار لە سەردەمەشەکەین بەس جارێک پرسیارم لەو سەردەمەی خولەفا ماوە یعنی ئەوەی کە و نمونە جوانی کە جەنابەت هێناتەوە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب خۆی لە ڕازی بێ ئایا تەنها عومەری کوڕی خەتاب وەکو خەلیفە بۆی هەبوو قسە بکە بۆی هەبوو بڵێ ئەم ئاەتە ئەوە تەفسیر ناکرێ و لە ئێستایا جێبەجێ ناکرێت یان ئەشکرا مەسەلەن سەحابیەک بڵێ ئەمەی تۆ یەکی دروست نییە نادی خۆ هاتن ئەترازیان کرد هاوڵانی دەوری عومەر ڕەخنەیان کرد لە پێشەوامان عومەر زۆر باشە یەکێکیان وتی قورئان دابەزیوە وتی نەوەڵا تا دوای پێغەمبەر قورئان دانابەزێ ئەی چۆن ئاوا ئەکەی فەرمووی ئەمە ڕەیە ئەمە مەقاسیدیانە مامەڵەکە لەگەڵ دەقا ئێکە قەنەعەتیان کرد وازانێنا حتا نمونەترمان زۆر ڕێگە لە باسەکە دوورمان خاتەوە هەر لە کۆکردنەوەی چییە قورئانە حەزرەتی ئەبوو بەکر ڕەحمەتی خوای لێبێ تەمان پێغەمبەری خوا وفاتەکە قورئان نووسراوەتەوە بەس کۆ نەکراوەتەوە قورئان نووسراوەتەوە بەس کۆ نەکراوەتەوە حەزرەتی ئەبوو بەکر هاتە سەر ئەوەی کە ئەم قورئانە کۆ بکاتەوە کێ پێشنیاری بۆ کرد حەزرەتی عومەر حتا ئەبوو بەکر یەکەم جارێ من چۆن شتێکم پێغەمبەر نەیکردبێ حەزرەتی عومەر ئەوەندە هات بۆ لای ئەوەندە مراجعەی پێکرد لە کاتێکە عومەر جوندێکی بەدەستی ئەبوو بەکر ئەبوو بەکر خەلیفەیە بەڵام ئەوەندە مراجعەی پێکرد تا ڕێی پێ قبوڵ بوو هەتا پێی جوان بوو کە شتی وا بکەین لە ئەمە یەک دوو هەر لە سەتەمی حەزرەتی عومەر خۆیە ئەم نوێژی سونەتی تەراویح هەر کەس بۆ خەیە کرد ئەو مسلمانانی کۆکردەوە کردی بە جەماعەت وتی خەڵکینە ئێمە ئەبێ بە دوای زاهیر و ڕووکەشی دەقەوە نەبین بە دوای مەفهوم و مەعنا و مەغزا و مەقسەدی دەقەکانەوە بین پێغەمبەر بۆچی سونەتی تەراویحی بە جەماعەت نەکرد فەرمووی نەوەکو ببێتە فەرز لاتان چۆن شتی وا بێتە فەرز بەوەی کە فعلی پێغەمبەر ئەکرێ فەرزی لێوەربگیرێ وایە فعلی پێغەمبەر ئەکرێ فەرزی لێوەربگیرێ بەڵام بوتی خۆ من پێغەمبەر نیم خەڵک ئەڵێ عومەر کردی معنی وایە سونەتە بۆیە کردوێتی چونکە خەڵک ئەزانێ فعلی عومەر نابێتە فەرز سەری مەقسەدە جوانە زۆر باشە ینی ڕەخنەیان گرتووە چۆن مامان لەگەڵ ڕەخنەکەیان کردووە بە ڕیحابی سەدرەوە قبوڵی کردووە ئەوانە حتا مەشهورە کە ئەڵێ حەزرەتی عومەر کانە وەقافا عند حدود الله کە وتبێتیان ئەو ئایەتی قورئانەتی وەستاوە حتا پێشتر ئەگە لە بیرت بێ بەڕێزت کاتێککە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتەکە ئەوەندە قورس ئەبێنە سەر دڵی ئەسحابی پێغەمبەر عومەر خەریکە وعی و هۆشیاری خۆی لەدەستەیە شمشێرەکەی ڕائکێشێ ئەڵێ هەر کەس بڵێ محەممەد مردووە بەم شمشێرەی کوشە هەتا حەزەتی ئەو بکردێ ئەو پارچە قماشەی بەسەر پێغەمبەرا دراوە لایەدا ناوچوانی ماچەکە سێرەکە بەڵێ وفاتی کردووە ئەچێتە سەر منبەرەکە ئەڵێ من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت اینجا ئەم ئاەتی خوێندەوە کە ئەگەر پێغەمبەرانی پێشتۆ مردنەوە تۆش ئەمریتیوانە حەزرەتی عومەر وتی وەڵاهی ئەو ئاەتە ئاوی کرد بە دڵما وا ئەزانم ئێستا دابەزیوە ئەفئین مت فهم زۆر باشە مامۆستای بەڕێز ئەگەر تێپەڕین لە خولەفای ڕاشدین خەلیفەکانی دواتر ئەمەوی و عەباسی و عوسمانی و ئیلە ئاخری لە سەردەمی ئەوانە جۆرە چەمکێکدا هێنرا جۆرە ناوێک هەیە یان با بڵین وەکو پرسیار ئەوان چۆن مامەڵەیان لەگەڵ دەقەکان و کێشەکان و نیزاعەکان ناکرد یان دوام مفتی چۆن هاتە نێو ئومەی ئیسلامیەوە چۆن لەو سەردەمەیە مەسەلەن مامەڵەی لەگەڵ مفتیاکرا شێخ الئیسلام چی یعنی ئەمانە چ ڕۆڵێکیان هەبوو ئەم بابەتە اختصاسی من نییە ڕێگە معلوماتی تەواو زانیاری تەواو لەسەر مێژووی ئەو بابەتە نەبێ بەڵام معلومە کە هەتا زەمن لە سەردەمی پێغەمبەر دوور کەوتەوە پابەندبوون بە تەعالیمی دینیش کاڵ بوویەوە خلافەتی کێشەکانیش زۆر بوون کێشەکانیش زۆرتر بوون بە تاکید اینجا خلافەتیش بەرەو لە ڕاشدە تێپەڕی بەرەو مەمالیک و بەرەو پشتا و پشت و بەرەو نوعی لە غەسب و ئینقلاب و داگیرکاری و ئەو حاڵی کە بینیمان بەڕاستی ڕەنگە جوانیەکانی چەندێک من نێگەتیف و سلبیاتەکانیشی زیاتر بن لەبەرەوە ڕێگە دڵخۆشکەر لە من بچین ئەو تەفاسیلەوە تەنها من مەبەست ئەوان چۆن ماڵیان لەگەڵ کێشەکان ناکردووە لەگەڵ زیادبوونیە لەگەڵ زۆربوونی کێشەکانە طبعاً لە هەموو سەردەمێکا کەسانێک هەبوون خەمخۆری دین و دینی مسلمانان خەمخۆری مسلمانان بوو بن کە چۆن چارەسەری کێشەکانیان کەن لەو کاتەیە
خەلیفەی مسلمانان هەرکەس بوو بێ مەرجعێکی ئاینی هەبووە ئەو مەرجع ئاینی هاتووە بە ناوی وڵاتی مسلمانانەوە فتوایەوە قەراری فقهی دەرکردووە کە ئەمە چارەسەرە بۆ ئەوە کە ئەو مشکلە بەمە چارەسەرە بێ ئەو پرسیارە ئەمە جوابەکەیەتی ئەمە وەکو بڵێ ئەسڵی کەلیمەی فتوا لە قورئانە هاتووە خوا خۆی مفتی بووە ئەصحاب قل الله یفتیکم ئەوە فی الکلالە ئەصحاب هاتوون پرسیاریان کردووە وەکو بڵێ داوای فتوایان کردووە خوای گەورە بە ئاەتی قورئان پێغەمبەری ئاگادار کردووە کە ئاوا وەڵامیان بەرەوە ئەمانە سەرەتایەک بوون دوایەوە لە ئیستنباتی ئەمایەتە قورئانیانە و ئەم فعلی پێغەمبەر و ئەصحابی کرامە ئەم مەسئلەی فتوا و مەسئلەی دروستکردن و دانانی مفتیە سەری هەڵدا یعنی پێشینەیەکی هەبوو ئەوە نەبوو شتێکی تازە داهێنراو بێ کەلیمەی فتوا و مفتی لە قورئانە هاتووە لەبەرەوە پێشینەیەکی هەبوو اینجا لێوە ئەگەر حەقێکی تاڵ هەیە بێڵێن خەلیفەکان لە پێناو جوانکردنی کردارەکانی خۆیانە پێویستیان بەوە هەبوو کەسانێک هەبێ ڕەنگی شەرعی بکەن بەرگی شەرعی بە بەرکردەوەکانیان بکەن بۆیە هەمیشە عازی سەڵاتین هەبوون کەسانێکە بوون لای سوڵتانەکانە بە بەرگ و پۆشاکی تایبەتەوە دائانیشتن و شەرعیەتیان کەسانێکیش هەبوون لە زیندانەکانیانە کەسانێکی هەبوون لەمان عالمتر لەمان ئەهلتر لە زیندانەکانە بوون یا خۆیان شاردبوویەوە لەبەرەوە ئێستاشی لەگەڵابێ لە عالمی ئیسلامیە ئەبینین دیکتاتۆرەکان بەشێ لە کۆڵەکەی مانەوەیان بریتێ لە فتوای ئەو کەسانەی کە لە چوارچەوە ئەسڵێکە ترازاون فتوایان بۆ مەبەستێکی تر بەکارهێناوە ئێستش لە عالمی ئیسلامیا ئەوە ئەبینێ زۆر باشە مامۆستا با من پرسیارەکەم وە لێ بکەم کە بوونی مفتی پێویستە یا پێویست نییە لە بوونی مفتی پێویستە چونکە مشکلە هەیە پرسیار هەیە گرفت هەیە ئەبێ چارەسەر بکرێت بەس من پێم وایە مفتی مانای جارانی لەدەستیاوە ئەکرێ ئێمە بین بەرێکی تازە بدۆزینەوە شێوەیەکی تازە بین بە مەوزوعی فتوا من پێم وایە لەم سەردەمایە کە ئێمە تایە ئەژین کە ئاڵۆزیەکان زۆرترن پرسیارەکان قوڵترن تێگەیشتنەکان جیاوازترن تازەتارەوە نابێت فتوا شخصی و فەردی بێ ئەبێ مؤسسەی فتوامان هەیە بۆیە خۆشبەختانە لەم ماوەی 50 ساڵێکە مەجمەعی فقهی دروست بووە مجمعی فقهی دروست بووە لە کوێتا هەیە لە میسر هەیە لە سعودیا هەیە لە وڵاتانی عالمی ئیسلامی لە جالی ئەوروپا خۆیان مەجموعەکی تابێت بە ئیفتای ئەوروپیان هەیە مسلمانان گەشتونەتە ئەمە کە پێم وایە نابێت فتوا تاکە کەسێ دەری بکە ئەبێت لیژنەیەک لە زانایانی پسپۆر هەر یەک لە بوارێک ئیختیساسیان هەبێ بە هەموویانەوە بەشدار بن لە دەرکردنی فتوایەکە ئەوەش بزانن فتوا ئاسان نییە فتوابەتێکی زۆر قورسە زۆر هەستیارە چونکە پەیوەستە بە دین و دنیای خەڵکەوە پێوەستە بە قیامەتی خۆیشت و خەڵکی شەوە لەبەرەوە ئاسان نییە تو هەر لە خۆتەوە بەڵێ و نەخێر بکەی بۆ شتەکان وەڵامەکان بە بەڵێ و نەخێر تەواو نابێت بەڵام ئەوەی دەیبینین ئێستا مەسەلەن لە واقعی ئێستەمانە هەر کەسە فتوا مشکلەیەکی زۆر گەورە دروست بووە و ئەم فتوایش زوو بڵاوە بێتەوە بە حکمی ئەوەی ئێستا مەسەلەن ئینتەرنێت هەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە وێبسایت و میدیای تاکە کەسی هەیە مەسەلەن ئەم کێشەیە دروست بووە کە کەس چاوەڕی کەسی دیکە ناکە هەر کەسێک فەرموودە و دوایەتی پیرۆزی لەبەربوو دەسەکان بە فتوادان ئەمە ئەکرێت لە ئاینی پیرۆزی ئیسلامان ڕێگە پێدراوە ئەمە ئەو فەوزایە کە بێ چارەسەر بکرێ نەخێر ڕێگە پێدراو نییە شوکە هەموو کەسە ئەهلەتی فتوای نییە ئێستا من مفتی نیم فتوا نادەم بەیانی مەوزوعە لە خزمەتی جەنابی بینەرانە ئەکەم اینجا ئەو بەڕێزانەی کە لەسەر مینبەر قسە ئەەکەن مینبەر جێگەی فتوا نییە وە خەتیب مفتی نییە نابێ لە مینبەرەوە ئیرتیجالی سەرپێیی لە گەرمبوونا خەڵک فتوا بە وتیشی نابێ لێ وەربگیرێ ئیمام مالیک یەکێکە لە سەرمەزەبەکان لە موجتەهیدە گەورەکانی سەردەمی خۆیەتی کەسێک دێت 40 پرسیاری لەکە 6 وەڵامەیاتەوە لە 34 ئاڵێ لا ئەدری هەرکو من لە دوورەوە هاتم بۆ خاتری خوا تۆ بۆ ئەڵێ لا ئەدری نازانم ئەگە تۆ نازانی چێ بزانێ وتیەوە مشکلی خۆتە ئێوتی من بڕۆمەوە بەو خەڵکە بڵێم ئەم پیاوە زل و زەلام و گەورەیە لە 40 پرسیارەتەنیا 6 زانی 34 نزانیتی بڵێ پێیان بڵێ لا ئەدری علمە ئەبێ خەتیبی ئێمە مەلای ئێمە واعظی ئێمە فێری لا ئەدری بێ تۆ پرسیاری ئەوەی لە من کرد مێژوتم شارەزایم لە مێژوو بابەتە نییە یخۆ دنیا کاو نایە من ئەوە نەزانم ئەی بە هەڵە وەڵام بەمەوە بەڕێزی شت و بینەرانە هەرواری خوزانستێکی تر ئەهلی اختصاصمانەیە با لە دینی شارە خۆزی ئێمە 4 کەس دابنیشتیان لەسەر بابەتە قسەمان بکردایە 4 جزئیات وایە هەر کەس لە اختصاص قسە بکات لا ئەدری علمە ئەبێ فێری بین لەبەر ئەوە پێویستە ئینسانی خەتیب ئاگای لێبێ خوتبەیشی چییە
بە بۆچوونی برات خۆتمە سێ ئیشی هەیە بەڵێ. ئەبێ خەتیب ئەم سێشتێ لەبەر چاو بێ زیاترنا یەک بریتێ لە تەوعیە هۆشیارکردنەوەی خەڵکی دوو بریتێ لە تەزکیر بیرخستنەوە و بیرهێنانەوە ئامۆژگارێک هەیە بۆەوە بێنەوە سێ هەندێک تەعالیمی بەسیطیشی تایە نەک پرۆسەی عیلم و خوێندنێکی قوڵ هەندێک تەعالیم و ڕێنمایی بەسیطی تایە بیرخستنەوەی ئەحکامی نوێژ ئەحکامی ڕۆژوو ئەحکامی بەڕێوەبردنی وڵات ئەحکامی معاملات حەڵال حەرام شتە عامەکان ئەمما ئەمە ئەبێ و ئەوە نابێ ئەوە دروستە و ئەوە دروست نییە نابێ بیکەی ئاوای حکمدان شوێنی خەتیب نییە خەتیب ئەبێ خۆی بپارێزێ لە فتوادان خۆی بپارێزێ لە تەجریح و بریندارکردن خۆی بپارێزێ لە ناوهێنان لە زڕاندن لە تەشهیرکردن گەورەی مینبەر لەکەدار نەکە بەشتی شخصی و بەشتی بچووکی لاوەکی کە ئەستن ئیش ئەو نییە ئەم فەوزایی ئەمڕۆ دروست بووە ئەگەر زوو چارەسەر نەکرێ باسم لە سلێمان و کوردستان نییە باسم لە عالەمی ئیسلامیە گریمان باسیشمان لێرە بێت یان باسەکە گەورەتر لە ژینگەیەک چونکە هەر ئێمە نین گرفتاری ئەم فەوزاین عالەمی ئیسلامی گرفتاری فەوزایە سونە بە گەورەیەکەی خۆی بە هەموو بەشەکانەوە ئالەم گرفتە گەورەیە ئەشی نەمانتوانیوە چارەسەری ئەوە بکەین مەرجەعێکی گەورەمان هەبێ موسسەیەکی فقهی فتوای گەورەمان هەبێ لە شتە گەورە و هاو بەشەکانە بگەڕێنەوە بۆ ئەو لە جوزئیات و شتە بچووکەکانی تایبەت بە ژینگەی خۆمانە خۆمان چارەسەری بکەین مامۆستانی و زانایانی ئاینی چەند بەرپرسیارین لەم مەوزوع مەسەلە وەڵا وەکڵم پشتی شێر بەر ئەوانەکەوێ کێ بەرپرسیار ئەوان بەرپرسیار نەبن من پێم وایە ئەگەر ورتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین ئەگەر مامۆسای ئاینی ڕۆڵی تەواوی خۆی ببینێ لە ئاستی گەورەی پێگەکەی خۆیان بێ ئەبێ حیزب بوەستێنێ ئەبێ سیاسی بوەستێنێ ئەبێ قەیران چارەسەرکە ئەبێ ئاراستی ئەو شەقامە بکە شەقام بە تێگەیشتن و بەرچاوڕوونی بۆ لە مامۆستایانی ئاینی جوڵە بکە ئێمە جوڵە بخێن ئەو شەقامە بەڵام دابەشبوونی مامۆستایانی ئاینی بچووک بوونەوەیان لادایان لە مهمە گەورەکەی خۆیان هەندێشتی لاوەکی وای کردووە ئەم پێگە گەورەی لاواز کردووە وای کردو مامۆستایانی ئاینی لە ئاستی گەورەی پێگەی خۆیان نەبن ئەجنا ئەگە مامۆستایانی ئاینی چەند خەتیب لە کوردستانە هەیە 3500 مزگەوت لە کوردستانە هەیە بەڵام هەر خۆتبە نەمزگەوت خۆتبە ئەم 3000 خۆتبەیە لە کوردستانە ئەگەر هەر خەتیبێک 500 کەس گوێی لێ بگرێ ئەکاتە چەند زۆر ئەکا یعنی 150,000 کەس زیاتر گوێ لە تۆ ئەگرێ ئەسڵەن 750,000 کەس هەفتانە گوێ لە خەتیبەکانی ئێمەگرێ خەتیبی وڵاتەکەمانەکرێ ئەگەر ئەم خەتیبانە لە ئاستی گەورەی ئەو مینبەر و ئەو پێگەی خۆیان نابن وەزیفە و ئەرکی خۆیان بەجێبێنن لە تەزکیر و لە تەوعیە و لە تەعلیم ئەوە حاڵی ئەو شەقام و بازاڕەمانە بێ ئێستا بەداخەوە ئەڵێم نەک ئەوەی مامۆستایانی ئاینی نەیانتوانی وە لە ئاستی گەورەی پێکیان نابن خەریکە هەر خۆیشان پێویستیان بۆ یەک سڵح بکرێن کە ئەگەر چی ئەمانە نەمازیجی بچووکن کە من گەشببینم ڕەشبین نیم ڕەنگە ئێمە لەم فترەیە کە تێپەڕی بینەر و بیسەری دوو کێشەبوو بین لە دوو مامۆستای بەڕێزەوە بەڵام لە هەزاران مامۆستا دوو کێشە چییە بە پۆینتش ناخوێنێتەوە یەک لە هەزار نییە یەک لە هەزارانە ئەسڵن سۆشیال میدیا ئەم بابەتە گەورەیەکە قەبارەیە زیاد لە حەجمی خۆی پێئەدا ئەگەر لە کێشەیەکی دیاریکرا و تێپڕین بۆ خلافی نێوزانایان بەڵام خلافەکانیان زۆر جەنابی مامۆستا ئەگەر بۆن منە 5,000 مامۆستامان هەبێ بەلایەنی کەمەوە مەسەلەن 2,000 خلافیشمان لە نێو مامۆستایانە ئەمە چۆن چارەسەرەکەی بوونی خلاف طبیعیە بەڵام دەرک نەکردن بەڵێن هەزم نەکردنی خلافەکان قبول نەکردنی خلافەکان طبیعیە طبیعیە من تۆ دوو بۆ چون جیاوازمان هەبێ بەڵام طبیعی نییە کە لە ئەساسی جیاوازی مامە لەگەڵ یەک بکەین نا من ساڵە کتێبێکم خوێندەوەیەکێ لە جوانەکانی ئەو کتێبەکە لە زیهن ماماوە دێڕێکێتی ئەڵێ اختلاف الرأي لا يفسد قضية المودة جیاوازی بر و بۆچوون مەسەلەی خۆشەویستی تێک نایە ئەکرێ زانایان یەکتریان خۆش بێ پشت و پەنای یەک بن بەڵام بۆچوون چەند جیاواز بەڵام هاوڵاتیان مامۆستای بەڕێز لەو ئاستا مەعریفەیان نین ئەمە بە خلاف ینی مەفهومی خلاف وکو خۆی تێبگەن مەسەلەن ئەبێتە کێشەی مامەڵەکردن لەگەڵ مەوزوعەکانە مەسەلەن مامۆستایەکی بەڕێز ئەڵێ فڵان شت حرامە یەکێکی دیکە ئەڵێ حرام نییە هاوڵاتێک چۆن لەگەڵ ئەم دوو بابەتەیە مامەڵە بکە واکەوێت کێشایمان بێتە هۆی گوناهباربوونی ئەگەر مەسەلەن وەکو حەز مامەڵە لەگەڵ ئەم وەکو بەرژەوەندی مامەڵە لەگەڵ ئەم بۆ چوونانەیە بکە
چارەسەرەکەی ئەوەیە کە بێ مەجمەعی فقهیمان هەبێ ئەبێ لژنەی فتوا هەبێ ئەبێ لەوان فتوا وەربگیرێ ئەمە حەڵاڵە ئەوە حرامەوە ئەبێ ئەوە نابێ لە عامی مەلا وەرنەگیرێ لە عامی مامەسای ئاینی وەرنەگیرێ بگەڕێنەوە بۆ مەرجەع من خۆشم ڕۆژانە کۆمەڵێک خەڵک مەشوەرەتم پێکا مەرجەع بۆ لای من کە پرسیارم هەیە ئەینێرم بۆ لای مامۆستایەکی خوێنەوارتر و گەورەتر یا ئەهلی اختصاص یا ئەینێرم بۆ لژنەی فتوا من لێرەوە داوا کە مامۆستایانی ئاینی بەڕێز بە تایبەتی ئەوانیان کە هاو عمری خۆمن و لە خۆم کەم تەمەنترن وەڵامی هەموو شتێک نەدەنەوە لە خۆیان گەورەتر و خوێنەوارتر بە تایبەتی لیژنەکانی فتوا مامۆستاکان کە گەورەترن لە ئێمە مەرجەعن بۆ ئێمە ئەوان ڕوبڕووی ئەو کێشە و پرسیارانە بکەینەوە ئەمە یەک دوو جیاوازیەکانتر بەچی چارەسەرکەین بە شتە معنەویەکان بە سلوک و ئەخلاقی جوان بە ئەدەب ڕعایەتکردنی ئەدەبی برایەتی ئەدەبی احترامگرتن لە یەکتر ئەوەی کە بەرامبەر ئازادە چ ڕەیەکی هەبێ منش ئازادم کە ڕەئی خۆم دەربڕم بەڵام ئازاد نیم تۆ بشتێنم تۆش ئازادی لەوەی کە ڕێی من قبولەکە یاننا بەس ئازادنی کەس نوێری من ببەزێنی لەبەرەوە ئەبێ بگەڕێنەوە بۆم ئادابە هەر زانایەک لە تاریخی مسلمانانە شتێکی نووسی بێ کتێبێکی نووسی بێ لەسەر فتوا لەسەر عیلم لەسەر عولەما و عالمەکان شتێکی نووسە بەناوی ئاداب ئادابی مستەفتی ئەو کەسێک کە داواکە ئادابی سائل ئەوەی کە پرسیارەکە ئادابی طالیبی عیلم کە ئەوێ فێری عیلم بێ ئەم ئەدەبانە ڕعایەت کرد هەمومان ئەم نمونە تەقلیدیە کۆنەمان زۆر لەبیرە زۆرمان بۆ وتراوەتەوە ئیمامی شافعی لە مزگەوتەکەی ئەبوو حەنیفە لە بەغان نوێژی بەیانیەکە قونوتیش ناخوێنێ تەلەبەکانی لێ پرسن تۆ خۆت بۆ ئێمەی بە سونەت ئەزانی کە چی خۆت نایخوێنی فەرمووی احتراما لصاحب هذا القبر لەبەر ئەبوو حەنیفە ئەو لە حیاتە پێی وابوو سونەت نییە ئەوان کە خۆشی ئامادە نەبووە خۆش وفاتی لەبەر خاتر قبرەکەیشی ئێمە ڕێز لە عولەما بگرین ڕێز لە ئاڕائیان بگرین و عوزر بێنینەوە بۆ ئەگەر خوا نەخواستە جیاوازیەکان بێ هەڵەکان بێ شتێک کاکە عولەما ئەبێ تەقدیر بکرێن نابێت تەقدیس بکرێن ئەبێ ڕێزیان لێ بگیرێ نەک بە مەعسووم بزاندرێن ئێمە کە قایل بین بەوەی ئاسایی ئەصحابی پێغەمبەر هەڵەیان هەبێ ئەی بۆ ئاسایی نەبێ عولەما و مەلا و ئیمام و خەتیب و واعیزەکانیش هەڵەیان نەبێ بە چای فریشتە سەریان نەکەین بەڵام کاتێ هەڵەیەکیشیان کرد تیرۆری شخصیەتیان نەکەین متەوازن بین هاوسەنگانە مامەڵە بکەین کەسێک کە هەڵەیەکی کرد بینی خۆی خوا ئەو پەشیمانە ئەو تەوبەئەکە خوا لێی خۆش بووە من و تۆ بۆ وازی لێ نێنین ڕاستە لەسەر بنەمای ئەوە ئەکرێ مامەڵە بکرێ هەر مسلمانێک کە ئەڵێ ڕاوێژ بە دڵت بکە ینی مەسەلەن فتوا لە دڵت وەرگرە ینی ئەمە چۆنە ئەوەش قسەیەکی وردە ئەصحاب وا پەروەردەکرابن پێغەمبەری خوا هێنانیە ئاستێک لەگەڵا ژیان پەروەردەکردن گەیشتنە ئاستێک یەکێک دێ پرسیارە کاڵە چاکە چییە و خراپە چییە بەڵێ فەرق هەیە لە بینەوەی چی حەڵاڵە و چی حرامە ڕاست چاکە چییە خراپە چییە فەرمووی ئیستەفتی قەلبەک یعنی چی یعنی تۆی مسلمانی پابەند بوو بە قورئان و بە فەرموودە و بە ئاداب و بە شتە جوانەکانی دینەکەت ئەبێ گەیشتبیتە ئاستێ خۆت بۆ خۆت بەرچاوڕوونیت هەبێ بزانیت کام باشە و کامە خراپە ئەبێ گەشت بیتە ئەو ئاستە ئیستەفتی قەلبەک یای ناخۆتکەوە مفتی بۆ خۆت هەرچی پێ خۆش بۆەوە حەڵاڵەوە چی پێ خۆش نەبەوە حرامە نا یعنی لەوەی کە تۆ جاری وایە لە بینی دوو شتە ئەم دوانە کامیان باشترە پرسیارێکی زۆر سادە پیاوە تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا خزمێکم نەخۆشە لە خستخانە داخل کراوە وەختی مواجهەتی لە هەمان کاتی مواجهە کاتێکی شەکرا خواردنەوەشم بۆ هاتووە ئەم دوانە کامیان بکەم یەکیانم بۆ ئەکرێت وتم بچەوە لای نەخۆشەکە مەبەستم چێ ینی ئەمە ئیستەفتی قەلبەک جوانە کا خۆت هەڵسەنگاندی لێ بکە بەڵام ئێستا لەم سەردەمەیە هەستەکەم ئەمە کێشەکەی خەڵک بۆ جزئیاتە خەڵک ئەمەی لێ تێکەڵاو لێ تێکەڵاو بووە ڕاوێژ بە دڵیەکە لە حەڵاڵ و حرامەکە ناگێتە یەقین بۆ چونکە حەڵاڵ و حرام علمە پێویستی بە دەلیلە دەلیل پێویستی بە ئیستینباتە ئیستینبات پێویستی بە ئەهلیەتە ئەهلیەت هەموو کەس نێتی لەبەرەوە ینی هەموو کەس ناتوانێت ئەوە بکە بۆیە ئەبێ مەرجع هەبێ ئەبێ لیژنەی فتوا هەبێ موەسسەمان هەبێ بگەڕێنەوە بۆ ئەوێ لە چیە لە حەڵاڵ و لە حرامە بەڵام چی باشە و چی خراپە بکەزان چی باش چی خراپە من کاتی بەرنامەکەم کۆتایی هات ئەگەر شتێکت ما بێتەوە من لێم نەپرسی بێتی ئەتوانی بڵی فەرموو وەڵاهی ڕەنگە شت زۆر بێ بەڵام ئەوەی کە ئەمەوێ بیکەمە دواوتەی ئەم دیدارە لە خزمەتی بەڕێستان فتوا بابەتێکی قورسە هەستیارە
ئەسڵ خۆلادانە لە فتووە نەک خۆدان لە فتووە. ئەسڵ ئەوەیە کە ئەگەر پرسیارە ڕوبەڕووی من کرایەوە من ڕوبەڕووی مامۆستایەکی تری بکەمەوە لەو مەسئولیەتە خۆم لادەم ئەگەر دوودڵ بم لەوەی کە جوابەکەم لە ساسە نەبوو ئەگەر لە ساڵەوە بوو بیدەم بە یەکێک کە ئەو لە ساسە جوابی پێبێت ئەمە یەک دوو ڕێز لە ئیختیساسەکان بگرین من ئێستاشی لەگەڵا بێ بۆ پرسیاری میرات مامۆستایەک شکە بم کە ئیختیساسی تایەتی بۆ ئیقتصادی ئیسلامی کەسێکی تر شکە بم بۆ فقه و تەلاق کەسێکی تر شکە بم ئەوانم کردۆ مەرجعی خۆم پێم عیبنێ ڕۆژانە تەلەفۆنیان بۆ وەکەم چووکە تەلەفۆنم بۆ ئەکرێ ڕەنگە معلوماتێکی کەمی متەواضعم هەبێت لە چوارچەوەی تەفسیر و قورئان ناسیە بە ئەندازەی ئەو معلوماتە کەمەی خۆم لەو مەجالەیە قسە بکەم زیاتر نا لەبەرەوە داوام ئەوەیە مامۆستا بەڕێزەکان واعظەکان داعیەکان نەچنە ناو باسی فتواوە حتا هیوامان هەیە ڕۆشنبیری ئیسلامیە وەکو بەڕێزت ڕۆشنبیری ئیسلامیە وەکو کەسێکی بەڕێزت هیچ سفەتێکی مامۆستایی ئیمامەت و خەتابەت و دەعاویت نییە کە چ فتوایە هەڵەیە من لە مەجلیس دانیشتوم کەسێک پرسیارێکی ڕوبەڕووی من کردوتەوە بەر لەوەی جاومێتەوە ئەو وایە ئاخ خۆتی یەکەم لە تۆی نەپرسی دووەم ئەمە ئیشی تۆ نییە یعنی ڕۆژێک تێکەوتوین هەموو کەس لە هەموو شتێ قسەیەکە با دکتۆر لە چوارچەوەی ساڵی قسە بکە فیتەر باسی فیتەری خۆی بکە حەلاق باسی حەلاقی خۆی بکە لێگەڕن هەر کەسە لە زمینی پسپۆڕی خۆیان بدوێ بۆ ئەوەی فەوزایە چارەسەرکن بۆ ئەوەی درفتەکانمان کەم بن بۆ ئەوەی ڕێمان لە چارەسەری جوان و بەدیلی باش بکەوێت بۆ ئەوەی نەبینە جێگای مەهزەلە و گاڵتەی خەڵکانێکی ناحەز بە دینەکەمان بڵن خۆیان لەسەر شتێ ساغ نابنەوە ئەبێ چیان پێ بە بۆ ئێمە ئەمەش ڕخنەیە کە ڕوبەرمانە بێتەوە بەڕێز مامۆستا تەها زەڵمی پێشنیەژ و تارخوێن زۆر سپاس سیفتان هێنا بۆ تەسیرینەکانتە خۆشحاڵ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان دینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان تاڵقەی داهاتوو هەرشاد دەستان